إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، باشترين كلامي خواهی پروردگار که لقرآن پیروزای فرمیو، باشترین ڕێبازی محمد مختار صلی الله عليه وسلم، و خراپترین ڕێگا و ڕێچکان ئەو ڕێگا و ڕێچکانانەیە کە پێچەوانەی ڕێبازەکەی پێغەمبەرە صلی الله عليه وسلم، و هەر لادانێک یان پێچەوانە بوونێک بۆ ئەو ڕێبازە مبارەکە بەدبەختی و قوربەسەری بۆ خاوەنەکانیان بەدی دەهێنێ لە دنیاە و لە ڕۆژی قیامەتیشا سەرنجام شوێنیان ئاگری جەهەنەمە. خوا پەنامان بدە. برایانی بەڕێزم، خوشکانی بەڕێز، لە گەورەترین ئەو سیفاتانەی کە خوای پەروەردگار پێی خۆشە کە لە بەندەکانیان هەبێ سیفەتی ئەننەشاڵتە، واتە گورج و گۆڵی و چالاک بوون و خێراکردن لە بەدەستهێنانی چاکە و چاکەخوازیە. هیچ تاکێک لە کۆمەلگایە تووشی دواکەوتن و تەخەلوف نابێ، و هیچ کۆمەلگایەک و ئومەتێکیش تووشی لاوازی نابێ ئیلا هۆکارەکەی ئەگەڕێتەوە بۆ تەممەڵی، سستی، دواخستن کات بەفی ڕۆدان. خۆشەویستەکانم، گورجگۆڵی و چالاکبوون تەنها بریتی نیە لەوەی کە تۆ جوولە زۆر بکەی، بەڵکو گورجگۆڵی بریتیە لەوەی کەوا کاتەکانی خۆت بە جوانی ڕێک بخەی، پەلە بکەی لەو شتانەیە کە سوودی هەیە بۆ تاک و بۆ کۆمەلگا، واز لە تەمەڵی و کات بەفی ڕۆدان بێنی. خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە فەرمێ لە سوورەتی ئالی عیمرانە ئایەتی 131 أفرمي وسارعوا إلى مغفرة من ربكم وجنة عرضها السماوات والأرض. أفرمي خيراب كان پەلە بکەن بۆ لێبوردەیی خوای، لێبوردنێک لەلایەن پەروەردگارتانەوە و بەهەشتێک پانتایەکەی ئاسمانەکان و زەویە. هەروەها لە سوورەتی ئەلبەقەرە ئایەتی 148 فەرمێ فاستبقوا الخيرات، پەلە بکەن، پێشبڕکێ بکەن لە خێرکردنە، کارە چاکەکان دوا مەخەن، منافسەی یەکتری بکەن لەو شتانەی کە ئەبێتە مای ڕەزامەندی خوای پەروەردگار. هەروەها خوای پەروەردگار لە سوورەتی ئەلئەنبیا ئایەتی 90 باسی پێغەمبەرەکانمان بۆکە کە پێغەمبەرەکان یەکێ لە صیفاتەکانیان ئەوەیە إنهم كانوا يسارعون في الخيرات ويدعوننا رغبا ورهبا. هەلەیانەکرد لە جێبەجێکردنی خێر و چاکەیە. ئاوا بوو صفاتی پێغەمبەران و پیاو چاکان، کاری خێریان دوا نەئەخست، تەممەڵی لە ژیانیانە نەما بوو. خوای تەعالە بە پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم ئەفەرمێ فإذا فرغت فانصب وإلى ربك فارغب. ابن عباس فەرمێ معناکەی ئەوەیە ئەگەر لە کارە دنیاکان بوویتەوە یەکسەر فەجتەهید في عبادة ربك، کۆشش بکە لە بەندایەتی کردنی پەروەردگارتە، کۆشش بکە. هەروەها ئیمامی قورطوبی ئەفەرمێ لە تەفسیری ئەوە ئەفەرمێ لا تترك نفسك فارغة، قەت مەیە لە دەستت بەتاڵ بێ، بەڵکو بل انتقل من طاعة إلى طاعة ومن عمل صالح إلى آخر، بەڵکو دائما لە طاعەتێک و بڕۆ بە طاعەتێکی تر، لە عملێکی صالحەوە بڕۆ بۆ عملێکی تر. هەروەها لە سنەتی پێغەمبەریشا صلی الله عليه وسلم ئەمە هاتووە خۆشەویستەکانم، پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم زۆر جار لە دوعاکانی ئەیفەرموو اللهم إني أعوذ بك من الهم والحزن ومن العجز والكسل. داوایە کرد لە خوای پەروەردگار کە خوای تەعالە لە عجز و کەسل بیپارێزێ. طبعا خۆشەویستەکانم عجز و کەسل ئیمامی ابن حەجەری عەسقەلانی لە یەکدانەوەی ئەو حەدیثەیە ئەفەرمێ کەسل ئەوەیە التخلف عما ينبغي فعله
مع القدرة عليه. هر كاتێک کە شتێ بتوانی ئەنجامی بدەی توانات هەبێ ئەنجامی بدەی خۆتی لێ تاخیر کەیت و نەیکەی ئەوە تەمەڵیە بەڕاستی. ئەبو هورەیرە خوای لە ڕازی بێ گەڕێتەوە لە پێغەمبەری خۆشەویستمانەوە صلی الله عليه وسلم ئەفەرمێ پێغەمبەری خوا فەرمووی المؤمن القوي خير وأحب إلى الله من المؤمن الضعيف. ئیمانداری بەهێز لای خوا خێرترە و چاکترە لە ئیمانداری لاواز و بێهێز. وفي كل خير، مادام ئیماندارن هەردیان خێریان تایە بەڵام ئەویان چاکترە لە ئەمیان. بۆیە پێغەمبەر فەرمووی احرص على ما ينفعك، سوور بە دائیمەن بەدوای ئەو شتانەیە کەوا سوودی هەیە بۆ دین و بۆ دنیات. واستعن بالله، پشت بەخوا بۆسە نەک بەخۆت، چونکە هەر کارێ خێرەکەی کارێ خێر ئەنجامێدەی ئەیکەی هەمووی بە فەزلی خوای پەروەردگارەوەیە. بۆیە پشت بە خوای پەروەردگار بۆسە ولا تعجز و تەسلیمی تەمەڵی و بێئومێدی مەبە. خۆشەویستەکانم، جۆرەکانی چالاکبوون و گورجگۆڵی نەشات جۆرەکانی لە چی و چیا تۆ پێویستە گورجگۆڵ بی و نەشیط بی؟ یەکەمیان لە عیبادەتکردنی پەروەردگارە. خوای پەروەردگار بە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم واعبد ربك حتى يأتيك اليقين، بەردەوام بە لەسەر عیبادەتی خوای پەروەردگار حتى ئەگەیتۆ لای خوای پەروەردگار. حتى یەقین یعنی حتى مردن، حتى ئەگەڕێتۆ لای خوا بەردەوام بە لەسەر عیبادەتی خوای پەروەردگار. و پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم جاری وا هەبووە ئەوەندە عیبادەتی کردووە پێی ئاوساوە پێی پەنەماوە. پیان وتو ئەی پێغەمبەری خوا، خێزانەکانی بەزەیان پێ هاتوتۆ، وتیانە ئەی پێغەمبەری خوا بۆ ئەوەندە خۆت ماندووەکەی خۆتۆ خوای تەعالا لە گوناحی پاش و پێشت خۆش بوو. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەی باشە من سوپاسی ئەو خوایە نەکەم کە لە یعنی سوپاسگوزاری نەبم کە لە گوناحی پاش و پێشم خۆش بووە، سوپاسگوزاری نەبم. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە بەردەوامی هەر مناسبەیەک و هەر بۆنەیەک بەهاتایەتە پێشەوە نەئێلا دەرچێ، نەئێلا تێپەڕ بەبێ عیبادەتی گەورە. بۆ نمونە دەشەوی ئەخیری لەیلەة القەدر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم إذا دخلت العشر الأواخر من رمضان شد المئزر وأحيا ليله وأيقظ أهله. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەنەخوێنی لێتو نەکرد، چاکی لێ کرد بەدارە و شەوەکانی هەمووی زیندووە کردەوە و کەس و کارەکەشی ئەڵەسان. دووهەم النشاط في طلب العلم، گورجگۆڵی لە داواکردنی علمە. خۆشەویستەکانم، زۆر گرنگە زۆر بە علم هەموو ئومەتەکان پێشەکەون. بە علم زۆر گرنگە داوای علم بکەی، بەخوا بە علم هەموو خەڵک پێشەکەوێ. ئیمامی نەوەوی ڕەحمەتی خوای لێبێ کە 45 ساڵ تەمەنی بووە، تەنها 45 ساڵ تەمەنی بووە، کتێبەکانی ئەوەندە بەربڵاوە لە هەموو مەزهبە ئیسلامیەکانە کە خۆی شافعی مەزهبیش بووە، بەڵام لە هەرچی مەزهبەکانی ترا کتێبەکانی ئەو بە هەند وەرگیراوە و ئەخرێتە پێشی هەموو کتێبەکانی تر. مع العلم ئەم پیاوە بەڕێزە تەنها 45 ساڵ تەمەنی بووە، لە ڕۆژێکا جاری وا بۆ 12 دەرسی خوێندووە، یعنی خوێندوێتی و دایەتیەوەی 12 دەرس. زۆربەی ژیانیشی ئاوا بووە، نەک چەند کاتێک، زۆربەی ژیانی ئاوا بووە. بۆیە بە 45 ساڵ ئەوەندە میراتی بۆ خۆی بەجێهێڵاوە حتا قیامەت خێر و پاداشتی بۆ ئەڕوا. ئێمە ئومەتێکین بەڕاستی نەک تەنها لە داواکردنی علما تەمەڵین، بەڵکو لە زۆربەی شتەکانی ژیانمانە تەمەڵین. کورە هەر لە وەرزشە ئەوە تا سەیری خەڵکە هەموو جیهانە تەنها وڵاتە ئیسلامیەکان نەبێ قەت هیچ بەدەست نایەنن، قەت ناگەنە پلەیەکی بەرز حتا تەنانەت لە وەرزشیشە، بەس وڵاتە ئیسلامیەکانن. مع العلم ئەوە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم ئیمانداری بەهێز چاکترە و خۆشەویسترە لای خوا لە ئیمانداری لاواز. ئێمە تەمەڵین، ئومەتێکین بڕیارماندا تەمەڵی بندیواری نانی ئاسان تیکەی ئاسان بێتە دەستمان و بۆ خۆمان بخەوین پاڵی لێ بدەینەوە. گورجگۆڵی لە کارکردن و کاسبیکردنە. پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم ئەفەرمێ ما أكل أحد طعاما قط خير من أن يأكل من عمل يده. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ هەرگیز هیچ کەسێ نانێکی نەخواردووە ئەوەندەی ئەو نانە چاک بێ کە بە
عرقی ناوچاوان و بە کاری دەستی خۆی بەدەستی هێناوە. ئایا ئێمە وای زۆر بمان حتا لە کارەکانیشمانە ئەوانەی کە کاری شەکەن لە کارەکانمانە غەشەکەین فێڵەکەین منەی فرت و فێڵەکەین کابرا لە دائیرەیە لە دائیرە کەوێتە بیری ڕامێژی زوحاکە ئەو عالەمە هەمووی وەستاوە گشتی چاوەڕانی تەوقیعێکی ئەوە جەنابیانە ڕۆن نێژی زوحاکە ئەڕابۆن لە کاتی دەوامە ئەڕوا بۆ نوێژی جەماعەت شتی وا چۆنە بێت ئیتر جگە ئەوە باسی بەرتیل خواردن باسی ڕەشوە ئەوە عێراق باسی عێراق هەرمەکە کە ئێمەش ئاید بە عێراقین ئێستا تەماشاکە حاڵیان چۆن تەماشاکە ئەو هەموو ملیارە دۆلارە و دینارە گشتی دزراوە و لە ژێر زەوی و لە ناو نازانم چی و چیە دەرەهێنن ئەوەیە ئابە و شێوە ئێمە کاسبیەکەین بۆیە حاڵی ملەتەکەمان حاڵی شارەکانمان حاڵی وڵاتەکەمان ئاوایە گەندەڵی تێکەڵ بە خوێن و گیانمان بووە بە خوێن و لاشەمان بۆ لە سەرەتان خراپتر بەسەری خەڵکیە دێت و لە سەرەتان خراپتری بەسەرمانە هاوردووە خوا پەناماندا. چوارەم نەشاط و گورجگۆڵی لەو شتانەی کە سوود بە خەڵکی ئەگەیەنێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ باشترین خەڵک خەیر الناس ئەنفعهم للناس باشترین کەس ئەوەیە کە قازانجی بۆ خەڵک زۆر بێ لە سوودی خەڵکا بێ ئیسفادە بە خەڵک بگەیەنێ هەر کەسێ ئیسفادە بە خەڵک زۆر بگەیەنێ ئەوە لە هەموو خەڵک چاکترە لە هەموو خەڵک چاکترە. دەی براکانم سیرکە ئێمە ئیسفادەکانمان تەنها بۆ خۆمانەیە بۆ مەسلحەتی خەڵکە زۆر بمان تەنها ئیسفادە بە خۆمان ئەگەیەنین بە خەڵک نایگەێنین هەر بە دوای مەسلحەتی خۆمان ئاگەڕی. لە بەرهەمەکانی گورجگۆڵی بەڕێزان ئەگەر ئێمە گورجگۆڵ بین خۆشەویستەکانم بەڕاستی محەبەتی خوا و خۆشەویستی خوا بەدەستهێنین بەرەکەت ئەکەوێتە تەمەن و کاتمانەوە ئیمانمان بەهێزە بێ دوورەکەوینەوە لە گوناح و لە تاوان چونکە زۆربەی گەندەڵی و خراپە و فەساد بۆ کارەکەی دەست بەتاڵیە. خزمەتی کۆمەلگاکەی خۆمانەکەین خزمەتی ماڵ و مناڵ و خێزانەکانمانەکەین ئومەتمان وڵاتمان پێشەخەین بەرەو پێشەوە ئەیبین. داواکارم لە خوای پەروەردگار لەو کەسانە بین کە گورجگۆڵە بین لە ژیانمانە خوای یارمەتیمان بدەی هەرگیز لە تەمەڵەکان نەبین لە سستەکان نەبین لە بێهیممەتەکان نەبین. یا ڕەبی خوای ڕەحم بە مردوەکانمان بکەی شیفای نەخۆشەکانمان بدەی یا ڕەبی خوای ئیسلاحی حاڵمان بکەی هیدایەتی گەنجەکانمان بدەی ماڵ و مناڵمان ساڵح بکەی کوردستان بەرەو خێر و چاکە ببەی برایەتی خۆشەویستی و تەبایی بخەیتە نێوانمانەوە یا ڕەبی کاربەدەستانمان چاک بکەی کاربەدەستێلێک بن بیر بکەنەوە لە مەسلحەتی خەڵک واللهی مەسلحەتی خەڵک هەر کەسێ بە دوای مەسلحەتی خەڵکا بێ یەکەم کەس خۆی قازانجەکە والله هەر کەسێ نەفسی و گیرفان پڕکردنی خۆی و بنەماڵەکەی و دەوروبەرەکەی بێ حزبەکەی بێ واللهی زەرەرمەندی یەکەمە والله و ڕۆژگاریش ئیسپاتێکا بۆتان ئەوانە لە هەموو کەس زیاتر زەرەرەکەن. آمین آمین. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله الأمين وعلى آله وصحابته أجمعين. يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون. برایانی عزیز و خۆشەویستم پێویستە بزانین کە ئیسلام دینی کارکردنە نەک دینی بەتاڵە و دەست بەتاڵی. ئەبێ بزانین ئینسانی ئیماندار دائیمەن پێشبڕکێ ئەکا لە خێرا و چاوەڕوان ناکا خەڵکی تر بێت ئەم ئەیکا و گوێ ناداتێک کێیتر ئەیکا کێشەی نییە هانی خەڵکەدا بەڵام بیر ناکاتەوە کێ لەگەڵ ئەمایا کێ لە دوای ئەمە ئەیکا. بەڕاستی کات نیعمەتێکی زۆر گەورەیە و بە فیڕۆدانیشی گەورەترین خەتەرە بەڕاستی ئومەتێک لە ناو ئەدا نەک تەنها کەسانێک. ئینسانی ئیماندار حیات و ژیانی گشتی عیبادەتە گشتی کارکردنە بۆ ڕەزامەندی خوای پەروەردگار. ئینسانی مسلمان هەرگیز بار نییە بەسەر خەڵکەوە بەڵکو دائیمەن ئەم یارمەتی دەری خەڵکە ئەم دەسە
ئەو دەسەیە کە یارمەتی خەڵکەدا نەک دەستپانەکاتەوە لە خەڵکی. ئینسانی ئیماندار ژیانی بە لەهو و لەعب بە گەمە و گاڵتە و شتی پڕ و پوچ ناباتە سەر، بەڵکو دائیمەن ها لە قازانجی خۆی و کەسوکاری و بنەماڵەکەی و ئومەتەکەیە، یعنی مەسلحەتی عام نەک تەنها شخصی خۆی و بنەماڵەکەی خۆی لەسەر حەسابی خەڵکی تر. ئینسانی ئیماندار هەموو ڕۆژێک لە ژیانی هەنگاوێک ئەنابەرە و پێشەوە بەرەو لای خوا بۆ ئەوەی زیاتر و زیاتر کۆ کاتەوە بۆ ڕەزامەندی خوای پەروەردگار. لە کۆتایە خۆشەویستەکانم ئەبێ بزانین هەموو سەرمایە ئێمە بریتیە لەو تەمەنەی کامانە. دەیبا سوود لەو هەلانە وەربگرین کە خوای تەعالا ئیهێنێتە بەردەممان، هەلی لەش ساغی، هەری دەست بەتاڵی، هەری دەوڵەمەنی، چونکە جاری وا هەیە تۆ ناتبێ کاتێ هەتە بۆ دین و دنیات ئەوەنە ئیسفادەی لێ بکە کە کاتێ نەتمێنێت تۆ پەشیمان نەبیتەوە پەنجەی خۆت نەگازی. ئامان ئاگاتان لە تەمەڵی و لە کات بەفی ڕۆدان بێ و لە تەسویفیش. تەسویف ئەزان یعنی چی؟ تەسویف ئەوەیە کە ئەمڕۆ ئەتەوێت تۆبە بکەی، ئەزانی تۆبە حەقا، ئەزانی کاری چاکە حەقا، ئەڵێی دەی هەفتەکەی تر لەم جمعەوە کە تێ دەسی پێەکەم، لە ڕەمەزانەوە دەسی پێەکەم. چەنەها کەس وتیان فلان ڕۆژ دەسی پێەکەین بەڵام نەمانەوە بۆ فلانە ڕۆژ. ئاگاتان لە خۆتان بێ، باوەکە ئەو کابرایەمان پێ نەبێ کە هەندێ دەغڵودانی کردبوو، گەیشتە کاتی درەوکردنی، کابرا ئەڕۆیشتە سەری ئەیوت ئەمڕۆ ئەمە ئەکەم، بەیانی ئەوە ئەکەم، دوو بەیانی ئەوە ئەکەم و بەشی هەفتەکەیدا ئەناوت ئەمڕۆ ئیشم نییە، با بڕۆمە ئیسراحەتێکی لێ بکەم، پارێکی لێ بدەمەوە. هەموو ڕۆژێ هات بەم شێوازە هەر درەوی نەکرد تاوەکو باران لێیدا و هەمووی لە ناو برد. بۆیە بەڕێزان فریای خۆمان بکەوین، باشترە لەوەی کەوا ڕۆژێکمان بەسەرا بێ کەوا هیچ شتێک فریامان نەدا و هیچ شتێک دادمان نەدا.